ئایا گۆشتی زیادەی سەرپێست دەبێتە شێرپەنجە؟ چۆن بتوانین خۆمان لە گۆشتی زیادەی لەشمان ڕزگار بکەین؟ بەشێک لە مرۆڤەکان گۆشتی زیادە لە سەرپێستیان هەیە و بەشێکیان لی بێزارن و دەیانەوێت لای ببن. تەندروستی نیشتیمانی بەریتانیا NHS دەڵێت پارچە گۆشتی زیادەی سەرپێست شتێکی باو و ئاسایی و بێزیانن، دەگونجێت لا ببرێت. بە شێوەیەکی باو گۆشتی زیادەی سەرپێست لەسەر مل، چەناگە یان ژێر مەمک دەبینرێت. هەروەها دەتوانێت لەسەر پێڵووی چاو یان ژێر چەمانەوەی کونی چاو گەشە بکات، بە تایبەتیش لەو مرۆڤانەدا بڵاوە کە قەڵەون یان جۆری دووەمی نەخۆشی شەکرەیان هەیە. گۆشتی زیادەی سەرپێست لە ڕیشاڵی کۆلاجین و خوێنبەرەکان پێک دێت کە بەپێست دەورە دراون. کۆلاجین جۆرێکە لە پرۆتین کە لە هەموو جەستەدا هەیە. بەگشتی گۆشتی زیادەی سەرپێست هیچ زیانێکی نییە و نابێتە هۆی ئازار، بەڵام هەندێک لە مرۆڤەکان پێبێزارن و دەیانەوێت لای ببن. تەندروستی نیشتیمانی بەریتانیا دەڵێت دەتوانرێت لە ڕێگەی گرتنەوەی خوێن گۆشتە زیادەکە لا ببین، ئەویش بەبەستنەوەی گۆشتەکە لە بەشی ژێرەوەی پێست. ئەمەش وا دەکات بەهۆی نەچوونی خوێنەوە گۆشتەکە بمرێت و لە پێستەکە ببێتەوە. ئایا گۆشتی زیادەی سەرپێست دەگۆڕێت بۆ خانەی شێرپەنجەیی؟ گۆشتی زیادەی سەرپێست بریتیە لە کۆلاجین و پرۆتین کە شێوەکەی ناگۆڕێت. ئەمە جیاوازی نێوانیانە کە خانەی شێرپەنجەیی گۆڕان لە شێوەکەیدا ڕوودەدات. پزیشکان دەڵێن ئەو گۆڕانکاریە لە گۆشتە زیادەکان ڕوونادات، بۆیە ناگونجێت گۆشتی زیادەی سەرپێست بگۆڕێت بۆ خانەی شێرپەنجەیی.